خوێندکاری خۆشتم کاتت باش پرسیاری 2019-2020 خۆلی دووەم هاتووەتەوە. Find the critical value of the function. فانکشنەکەمان هەیە. و critical value سەرەتا derivative فانکشنەکە وەرەگرین. لە 4 عفوا equal to 5x plus 1 power 4. دواتر هەوڵەیین equalize یەکەین بە 0 f of x 5x plus 1 power 4 هەردوو divide by 5 ئەکەین 0 equal to x plus 1 power 4 دواتر بۆ ئەوەی ئەو power 4 نەمێنێک ئەتوانین ڕۆزی 4 وەرگین کەواتە 0 equal to x plus 1 دواتر 1ەکە بینەوە دیو x equal to minus 1 بۆیە ئەبێت دڵنیابینەوە ئایا ئەمە critical value یان نا ئەبێ بخینە فانکشنە سەرەتایی کە هەمانە f of minus 1 equal to minus 1 plus 1 power 5 equal to 0 power 5 equal to 0 کەواتە کێشەی نییە ژمارەی کردووە undefined نییە کەواتە چۆیسی ڕاستە بۆم پرسیارە